بەڕێز شیلان خەلیل جونەید بەڕێوەبەری گشتی پلاندانانی پەروەردەیی و سەرۆکی لیژنەی و قوتابخانەی دیجیتاڵی سەبارەت بە پەروەردانی کەتی پەروەردە لە هەرێمی کوردستان لە سعودی لەگەڵمان میوانە. شیلان خان بەخێر بێن، خۆشحاڵ لەگەڵمان. سەرەتا پێم خۆشە بزانین سیستەمی دیجیتاڵی چییە و چۆنە؟ سیستەمی دیجیتاڵی لە وزارەتی پەروەردە لە مێژەوە دەست پێ کردیە لە دەستپێکی کابینەی نوەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەت و هەروەهاش بە سەرپەرشتی بەڕێز جەنابی وەزیر ئێمە ئەمە ماوە کە کار دەکەین کە چەند پلاتفۆرمێکی دیجیتاڵی لە وزارەتی پەروەردە دابین بکەین بۆ قوتابیان. مان دەست پێ کرد بە ئی پەروەردە، لە دواتر ئی ڕاهێنان هاتەوە، ئی هەڵسانگاندن، ئی کتێبخانە و بەردەوامین لە زیادکردنی ئەو پلاتفۆرمە کە خزمەتی مامۆستایان، خێزان و قوتابیان شتەکەوە. زۆر باشە. سیستەمی دیجیتاڵی تا چەند هاوکارە بێ بۆ بەرەو پێشچوونی کەتی پەروەردە؟ سیستەمی دیجیتاڵی ئێستا بووە یعنی واقعک لە پەروەردە لە داهاتوو دیجیتال دەبتە بەشێکی لە پرۆسسەی فێربوون، واتە ئەو بیرۆکەیمان هەیە لەسەر قوتابخانە، مامۆستا، فێربوون لە چەند ساڵی داهاتوو دێتە گۆڕین، واتە ئێمە دەبێت خۆ ئامادە سازی بکەین بۆ ئەو گۆڕانکاریە لەسەر ئاستی جیهان دێتە ئەنجامدان. زۆر باشە. سیستەمەکە لە چەند قوتابخانە جێبەجێکرێ و بڕیارە ژمارە قوتابخانەکانیش زیاد بکرێ؟ وەکو بەڕێز جەنابی وەزیر ئاماژە پێکردی لە دەستپێکی دەست پێ کرد لە 14 قوتابخانە کام قوتابخانە بە زمانی عەرەبی خوێندن، قوتابخانەی خۆمانە بەڵام بە زمانی عەرەبی کە لاجئ لێبوون. بەڵام دواتر ئێمە لەگەڵ لایەنی ئیماراتی ڕێککەوتین کە ئەگەر بەو شێوازە بەردەوام بێت ئێمە ناتوانین ئەو پرۆژە گەورەتر بکەین. لەبەر ئەوە چەند ماوەکەی زۆرە ئێمە ئیشی وەرگێران دەکەین بۆ پرۆگرامی خوێندن بۆ پلاتفۆرمەکە تامانتوانە ژمارەی سوودمەند لە قوتابی و مامۆستا و قوتابخانە زیاد بکەین. زۆر باشە. ڕۆڵی ئیمارات چییە لە ڕۆلی ئیمارات؟ پرۆژەی ئەوان پرۆژەی وانە ئەوە هاتیە لە مؤسسەی شێخ زاید هاتیەوە، محەممەد بن راشد هاتیەوە. ئێمە ئەو پرۆژەمان بینی کە سوودێکی هەیتی بۆ قوتابی خۆمان و مامۆستای خۆمان. لەبەر ئەوە لەگەڵ لانی ئیماراتی مزەکرەی تەفاهممان تەوقیع کرد، دواتر بوویە ڕێککەوتن لەگەڵیان کە ئێمە ڕاهێنان بە مامۆستایان بکەین، هەروەهاش هاندانی قوتابی بدەن کە بتوانن بە شێوازێکی دیجیتاڵی وانە ئەو فێربوون ئەنجام بدەن لە ناو پۆڵی. هەروەهاش جامیعەی ئەریزۆنا بۆمان کورسێکی دابین کرد بۆ مامۆستایان کە بڕوانەکی نیو دەوڵەتی دەبەخشین مامۆستایان، واتە مامۆستای ئێمە نە تەنیا بڕوانەمەی خۆڵی ڕاهێنان وەردەگرن، بەڵام بڕوانەمەکی وەردەگرن کە جیهانیە دەتوانن لەسەر ئاستی جیهان بەکاربێنن کە ئەوان فێربوونە و دەتوانن وانە بە شێوازێکی دیجیتاڵی ڕێک بێخن و پلانی بودانن، هەروەهاش دەتوانن هویەکانی فێرکردن بە شێوازێکی دیجیتاڵی بەکاربێنن. زۆر باشە. سەرجەم و پێداویستیانی بۆ ئەم سیستەمە هەیە و بۆ سیستەمەکانی دیکە لە هەرێمی کوردستان هەیە، هیچ نەقسێک نییە؟ بەڵێ، ئێمە ئێستا لە وزارەتی پەروەردە تایبەت بەڕێز جەنابی وەزیر لە هەوڵێکی بەردەوامن کە ئێمە شێوازێکی باشتر دابین بکەین لە وزارەتی پەروەردە، بەڵام ئەوە هێشتا لە قۆناغی ئامادە سازیە. زۆر باشە. تا چەند پێشکەوتنی تەکنۆلۆژیا هاوکار بێ بۆ بەرەو پێشچوونی کەرتی پەروەردە؟ طبیعی هاوکارێکی زۆر دەکتەوە بۆ وزارەتی پەروەردە. بۆ نمونە قوتابی جاران هۆی فێرکردن نەبوو لە ناو پۆڵی. بۆ نمونە ئێستا بە یەکێک کلیک دەتوانێت سەیری ڤیددیۆکی بکات، سەیری راپۆرتێکی بکەن، یان لە دوای سەرچاوەکی بگەڕێتەوە کە بتوانێت بابەتەکە بە شێوازێکی جوان تێبگەهێت و هەروەهاش بتوانێت بۆ نمونە زانیاری زیاتر پێیا بکەن. هەروەهاش ئەم دەرفەتەی دیجیتاڵی دەرفەتێکی باشە بۆ قوتابی خۆمان و مامۆستای خۆمان کە تەنیا تعامل لەگەڵ مامۆستای خۆمان نەکەن، بەڵام لە مامۆستای لە دەرەوەی هەرێم بوو نمونە لە وڵاتانی دی بە زمانێکی دی قسا دەکەن. ئایا ئەوان چۆن هەڵسەکەوت دەکەن لە ناو قوتابخانە، چۆن لەگەڵ ئەم بابەتە تعامل دەکەن، لەگەڵ ئەم بابەتی تایبەت لە بوو نمونە لە زانستیان لە بیرکاری. ئەوە زۆر خاڵی گرنگن تایبەت بۆ مامۆستایان و قوتابیان. زۆر باشە. بۆ ئەم سیستەمە بێگومانە بێ مامۆستای ڕاهێنراویشە بێ. ینی ئەو مامۆستایانە چۆن ڕاهێنانەکەن کە ڕاهێنانیان پێکات
چۆن دەستنیشانەکرێن وەکو من ئاماژە پێکردی و جەنابی وەزیرش ئاماژە پێکرد کە جامیعەی ئەریزۆنە بە هاوکاری دەستگای شێخ محەممەد بن ڕاشد ئال مەکتوم و قوتابخانەی دیژیتالی پرۆگرامێکی هاتیە دانان بۆ مامۆستایان کە لە چەند قوناغێک بریتە لە 5 قوناغ مامۆستا پێویستە ئەو 5 قوناغە تەواو بکەن تاش ڕوانەمە وەربگرن کە هەموو قوناغەکانی قوتابخانەی دیژیتالی تەواویان کردیە. ئەم پلاتفۆرمە ڕاهینانێکی نیودەوڵەتی بۆ مامۆستایان دابین دەکتەوە و تا مامۆستا لەسەر ئاستی جیهان بەشدارن لەو پلاتفۆرمە. ئەم پلاتفۆرمە هاوکاری مامۆستایان دەکتەوە بتوانێت قوتابخانە بە شێوازێکی دیژیتالی بەڕێوە ببێت، یعنی مەبەستمان لە پۆلەکە بە شێوازێکی دیژیتالی بەڕێوە ببێت. نمونەکی دەدمە جەنابەت بۆ نمونە ئەگەر مامۆستا حەزی لێ بێت کویزێکی ئەنجام بدەێت، ینی تاقیکردنەوەی ڕۆژانە ئەنجام بدەێت بۆ قوتابیان، ئەوە دەتوانێت بە یەک کلیک بۆ هەموو قوتابیان ئەو پرسیارە بنێرێت، قوتابیش لە ماوەی دقیقەکیان دوو وەڵامی بدنەوە، یەکسەر پشکنین بۆ وەڵامەکە دێت، واتە یەکسەر مامۆستا دەزانێت کامە قوتابی وەڵامی ڕاستدایە، کامە قوتابی وەڵامی هەڵەبوو، ئەوەی هەڵەش دەتوانێت بەنهێنی گفتگۆ لەگەڵ بکرد بزانێت لە چه خاڵێکی بابەتەکە بە جوانی تێنەگەهشتیە و بتوانێت هان بدەێت کە ئاستی ئەو قوتابیە بەرز بکتەوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. هەروەها دەتوانێت بنمونە ئەگەر قوتابیەک ئەم ڕۆژن ئامادە نەبووە لە قوتابخانە، ئەوان وانێکی زۆر گرنگ هەیە لەسەر بابەتێکی گرنگ، دەتوانێت قوتابی لە ماڵەوە بەشدار بێت لەو خۆڵەوە و بتوانێت دەرسەکە وەربگرێت، هەروەها بزانێت چ پرسیار کرایە و ئەگەر پێویستە پرسیارێکی وەڵام بدەوە، ئەوە هەموو ینی لە ناو ئەو قوتابخانەی دیژیتالی. لە هەمان کات بەڕێوەبەری قوتابخانەش دەتوانێت بەکاربێن، بزانێت کامە مامۆستا ئامادەیە، کامە قوتابی ئامادەیە یان ئامادەنیە لە ناو پۆڵێ، و هەروەهاش بزانێت چۆن مامۆستا لە پرۆگرام لە چه ئاستێکە. ئەوە هەموو خاڵی گرنگن لەو قوتابخانەی دیژیتالی. بەڵام حەزم لێ ئاماژەش بە خاڵێکی بکەم. ئێمە حتا ئێستا ئەو قوتابخانەی دیژیتالی پەیڕەومان کردیە لە چەند قوتابخانەی خۆمان نێزیکی 50 قوتابخانە. ئەمە خۆڵی بەهێزکردنە بۆ مامۆستا و قوتابخانە و قوتابیان. بەهێزکردنی توانای مامۆستایە، هەروەهاش بەهێزکردنی توانای قوتابیان بەکارئینانی ئامیری دیژیتالی وەگەڕانەوە لەسەر سەرچاوەی بابەتەکان بە شێوازێکی دیژیتالی، و هەروەهاش چۆن بتوانن لە ڕێگای ئیمێل گفتوگۆیەک لەگەڵ مامۆستای خۆیان دروست بکەن. بەڵێ بەڕێز شیلان خەلیل جونەید بەڕێوەبەری گشتی پلاندانانی پەروەردەیی و سەرۆکی لیژنەی قوتابخانەی دیژیتالی، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سوپاس بۆ جەنابتان.